کە باس لە هەنگاوێکی گرنگی سینەمای کوردیەکەین. سینەما وەک ناسنامەیەکی نەتەوەی کە دەیەوێت بە زمانی جوانی، بە زمانی هونەر چیرۆکی نەتەوەکەی بە جیهان بناسێنێت لە هەنگاوێکی نوێدا، لە هەنگاوێکی گرنگی هونەری و سینەماییدا. سینەمای کوردی لە یەکێک لە شارە فرە ڕنگ و فرە کەلتور و لە هەمان کاتدا ئەتوانین بڵێن زیندووەکانی بەریتانیا یەکەمین فیستیڤاڵی فیلمی کوردی بێرمینگهام ساز دەکات کە ئەم فیستیڤاڵە بە سپۆنسەری دەستگای میدیایی کورتسات ساز دەکرێت. بۆ قسەکردن لەسەر ئامادەکاریەکانی فیستیڤاڵەکە، کاتی فیستیڤاڵەکە و شوێنی فیستیڤاڵەکە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز و میوانداری زۆر بەڕێز شایەن سابیرمان کردووە کە بەڕێزیان ماستەریان هەیە لە میدیا و کەلتور و لە هەمان کاتدا وتەبێژی یەکەمین فیستیڤاڵی فیلمی کوردی بێرمینگهامن. لە ئێستادا لە ستۆدیۆ ئامادەی هەیە و شێنخان فەرموو. شێنخان سڵاوت لێبێت، زۆر بەخێر بێت. مەمنون، سپاس بۆ جەنابێت. بەخێر بێت. سڵاو لە ئێوەش، زۆر سپاس. باسێکی بایەقی فیستیڤاڵمان بۆ بکەیت، باسێکمانەوە بۆ بکەیت بەشداریکردنی سینەمای کوردی لە وڵاتێکە وەکو وڵاتی بەریتانیا چ گرنگیەکی هەیە، چ بایەخێکی هەیە؟ پێش هەموو شتێک ئەمە پیرۆزبای بکەم لە هەموو فیلم سازان لە تەواوی سافی فستیڤاڵەکە لە کورسات، لە هەموو ئەوانەی کە بایەخیان هەیە بۆ هونەری سینەما، لە بەرەوەی ئەمە دەستپێکێکە پێم وایە دەستپێکێکی گرنگیش ئەبێ بە تایبەتی لە وڵاتێکی وەکو بەریتانیا کە ئەم فستیڤاڵە دەستپێکە. بێگومان کۆمەڵێک بایەخی خۆی هەیە. لە ڕاستیە ئەم هەوڵانە تەنها لە چوارچێوەی فستیڤاڵێکان نامێنەوە، بەڵکو پێم وایە ئەمە جۆرێکە لە دیبلۆماسیەتی کللتوری کە زۆربەی گەلانی دنیا بەر لەوەی لە ڕێگەی سیاسەتەوە دڵنیان ببیسترێ زۆرتر یاخود ئەتوانین بڵێن لە ڕێگەیەکی کاریگەرترەوە کە سینەما بۆ توانراوە بناسێنرێن و دڵنیان بناسێنرێ. ئەگەر سەیرێکی مێژووی سینەمای جیهانی بکەین، ئەوە لەوە تێگەین کە بۆ نمونە یا وەک نمونەیەک جوولەکە چۆن توانیویەتی لە ڕێگەی گێڕانەوەی چیرۆکی ئازار و خەمەکانی خۆی چۆن دەنگی بگەێنێتە جیهان و هەموو ئەو شاکارانەی و ئەو دەیان و سەدان فیلمەی کە بەرهەم هاتوون. ئەگەر وەک نمونەیەک فیلمی زەپیانست وەربگرین، ئەم فیلمە جگە لە ڕەگەزەکانی و هونەرە باڵاکەی ئەم فیلمە ئەومان پێ ئەڵێ کە چۆن توانی کاریگەری هەبێت لەسەر دروستکردنی هەستی مرۆیی و هۆشیارکردنەوەی جیهان لەسەر تراژیدیەکان. ژمارەیەکی تر فیلم هەن کە توانیویانە کاریگەری دروست بکەن، لەوانە فیلمی هۆتێل ڕواندا کە توانی جیهان ئاگادار بکاتەوە لەو کوشتارێک کە لە ڕواندا هەیە و ئەو فیلمانەی کە لەسەر دۆزی فەڵەستین بوون و بەشداریان پێکراوە لە فستیڤاڵە جیهانیەکانە توانراوە دەنگ و ئازار و چەوسانەوەی ئەو گەلە بە جیهان بگەێنێ. بۆیە پێم وایە بۆ ئێمەی کوردیش ئەم فستیڤاڵانە بایەخێکی زۆر گەورەی هەیە کە ئێمە ئەتوانین لە ڕێگەی گێڕانەوەی چیرۆکەکانمانەوە بە تایبەتی لە وڵاتێکی وەکو بەریتانیا کە ناوەندێکی گرنگی هونەری و میدیاییشە ئەتوانێت کاریگەریەکی گەورەی هەبێ و ئەتوانێت پەیوەندێکی بەهێز لە نێوان کورد و نەتەوەکانی تر و کورد و جیهان و لەسەر ئاستینێ و دەوڵەتی بناسێنن. باشە، چەند فیلم بەشدارە بن لە فیستیڤاڵەکەیە و پێوەرەکانی ئێوە وەکو لیژنەکان لە فیستیڤاڵەکەیە چییە بۆ ئەوەی کە ژمارەی زۆر فیلم نێراوە بۆ فیستیڤاڵەکەتان ئاگادارم، بەڵام لەو ژمارەیە ژمارەیەک فیلم هەڵبژێراوە کە بەشدار بن لە فیستیڤاڵەکەیە. پێوەرەکان چی بوون بۆ هەڵبژێردنی ئەم فیلمانە؟ لە ڕاستیە پێوەرەکان زۆر من ئێستا لێرە بۆی زۆر یەک لەسەر چکە پێشتر هەمووی لە سایت و لە پلاتفۆرمەکانی خۆمانە هەمووی بڵاو کراوەتەوە. کۆمەڵێک پێوەریان هەبووە لە ساڵەکانی دەرچوون لە ماوەی فیلمەکە با بڵێن مەسەلەن 25 خولەک زیاتر نەبێ و فیلمەکان نوێ بن، ئەو فیلمانەی کە ئەنێردرێن بۆ فستیڤاڵ هەموو ئەو مەحەتانەی کە چۆن ئەڕوات و ئەگاتە کوێ. بە شوێکی گشتی فیلمەکان ئەوانەی کە ئێستا وەرگیراون و نمایش ئەکرێن 33 فیلمن، 3 فیلمیان فیلمی درێژە و فیلمێکی ئەنیمەیشنی تایە و فیلمەکانی تر بە شوێکی گشتی لە ژانری درامیا خۆیان ئەبینەوانێ. باشە، لە فیلمەکانە توانراوە لەو قاڵبەی جەنگ و ئازار بینە دەرەوە کەمێک چیرۆکی ژیانی تاکی کورد بگەڕینەوە. چەندی چیرۆکی جوانمان هەیە، چەندی چیرۆکمان هەیە کە جەنگ نییە، ئازار نییە، برین نییە،
ئەم چیرۆکانە بگەڕینەوە. لە ڕاستیە مەدخەل و یان دەرگای گێڕانەوەکە بۆ هەموو چیرۆکێک زۆر گرنگە. من پێشتر ئاماژەیەکی سەری ئەمما بۆ کاریگەریانەی کە هەیە لە سینەمایە، ئێمەش وەکو گەلی کورد خاوەنی کۆمەڵێک چیرۆکی واقعی و تراژیدی مێژووی و مرۆیین کە ئەمانە کاریگەری هەبووە. ڕەنگە بۆ منی بینەر بۆ ئەوی تری بینەر پێویستمان بەوە بێ دانیشین بە دیار فیلمێکەوە کەمێک شادی ئامێز بێ یاخود هیوایەکمان باتێ مەسجێکی تیابێ و نامەیەکی تیابێ لە ناو فیلمەکەیە کە هیوای تیابێ بۆ ژیانەوە، بەڵام هێشتا هەر پێویستمان بەوە هەیە کە ئێمە جارێکی تر گزارش بکەینەوانێ لە ئازارە قوڵەکانی کە هەمان بووە لە داواکانمان لە مافەکانمان کە بتوانین نیشانی جیانی بن. بۆیە پێم وایە هێشتا ئێمە زۆرتر کار لەسەر ئەوەکەین کە چۆن جارێکی تر بگەڕێنەوە بۆ چیرۆکە تراژیدیەکان و هەندێک کاتیش بە تایبەتی لە ئێستایەوە ئەتوان بڵێم ئەم چەند ساڵی دوایی ڕەنگە ئێمە بە شێوەیەکی ڕاستەوخۆ باسی ئەم تراژیدیانە یاخود ئەم چیرۆکە غەمگینانە بکەین، بەڵام لەگەڵیشە هەمیشە هیوا و ئومێد بێگومان ئەبینرێن بە تایبەتی لیژنەی داوەران کێیە شوێن خان؟ لیژنەی داوەرانە ئاکرێت بڵین پسپۆری وڵاتانی دەرەوە، پسپۆری جیهانی یاخود پسپۆری بەریتانی یان سینەماکاری بەریتانی بوونیان هەیە لە لیژنەکانە؟ لە ڕاستیە جگە لە لیژنەی داوەران جگە لە با بڵێن بۆردی بەڕێوەبردن 8 لیژنە هەریەکەی بە پسپۆڕی تایبەتی خۆی سەرقاڵە سەرقاڵ بووە لە بەڕێوەبردنی بەشەکانی ئەم فێستیڤاڵەیە. ئەوەی کە تایبەتە بە لیژنەی داوەران حەوت داوەرمان هەیە کە تیانایە جگە لە ئەندامی کورد و داوەری کورد داوەری تایەکە با بڵێن خەڵکی بەریتانیایە و کرواتیەوە هەروەها داوەری تایەکە لە وڵاتی ئێرانە. ناوەکانیان پێم وایە هەمووی بەیان کراوە گەر پێشت خۆشە توام ناوەکان لێرا باس ئەگەر ئەتوان ئەگەر ئاساییە هۆ تەنگ شەکیبایەکێکە لەو هونەرمەندانە کە یەکێکە لە داوەرەکان دکتۆر دڵشاد مستەفایە، شەوکەت ئەمینە و دکتۆر خەسرە و سینایە، ئەلێساندرا ئەویش یەکێکە لە داوەرەکان کە خەڵکی با بڵێن بەریتانیایە، کاردۆ ڕەزازی تایە و ڕەیمەند ئەویش هەر یەکێکی تر لە داوەرەکان. ئەمانە هەریەکە و شارەزاییەکی باشیان هەیە و لیژنەی داوەری ئەم فستیڤاڵە پێکەن. باشە شوێن خان خەڵاتەکان چییە؟ پێم خۆشەوە بزانم و چەند خەڵاتیش دابەشەکرێت. باشە خەڵاتەکان 8 خەڵاتە. خەڵاتی باشترین فیلمە، خەڵاتی دەرهێنانە، خەڵاتی سیناریۆ، خەڵاتی سینەماتۆگرافی و خەڵاتی مۆنتاژ، دەنگ، باشترین کوڕ و باشترین کچ. ئەمە خەڵاتەکانم. باشە بەرنامەی 4 ڕۆژی فستیڤاڵەکە چییە بێت؟ چکە لە نمایشکردنی ئەو 33 فیلمەی کە باست کرد چیتر پێکرا لە چیتر پێکهاتوە چی لە خۆگرێت لە 4 ڕۆژی فستیڤاڵەکەیە؟ بەڵێ لە ڕاستیە فستیڤاڵەکان بە شێوەیەکی گشتی ئەگەر سەیری سیمای فستیڤاڵەکان بکەین کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆر لە خۆ ئەگرێ بە شێوەیەکی گشتی، بەڵام بۆ ئەم ساڵ لەبەرەوەی ئەمە ئەبێتە یەکەم ئەزمون ڕاستە پێشتر دیداری فیلم بەڕێوە چووە. ئەم هاوڕێ ئازیزانە لەوێ هەمووان ماندوو بوون، ساڵانە چەند دیدارێکیان بەڕێوە بردووە، بەڵام ئەزمونی یەکەم فستیڤاڵ بۆ ئێمە ئەتوان بڵم ئەزمونێکە تا ئەندازێکی زۆر لەبەر ئەوش کە لێرە نی و لە وڵاتی بەریتانیا و لە شاری بێرمینگامە ئەمە وای کردووە تۆزێک قورسایی بکەوێتە سەر ستافەکە کە نەتوانن چالاکی جۆرا و جۆر وەکو بەڕێوەبردنی پانێڵ و وەرکشۆپ و ئەم شتانی تیا بەڕێوە بچێ، بەڵام بێگومان لە ڕۆژی یەکەمە مەراسیمی یاخود ڕێو ڕسمی فەرشی سوور بەڕێواچێ و چالاکیەکانی سەر ستیج بە هەمان شێوە و ڕۆژانەش ئیتر فیلمەکان ئەرزەکرێ و فیلمی ئۆپنی نیشمان هەیە کە ڕۆژی یەکەم ئەرزەکرێ. بەرواری فستیڤاڵەکە کەیە؟ لە 28 پێنج دەست پێکە تا 35 پێنج. باشە بۆکو تەبێژی فستیڤاڵەکە لەوێ ئامادەیتانە بێت؟ وڵا بەداخەوە ئامادەیم نابێ لەبەرەوەی کە بۆ منیش وەک هەر تاکێکی تر یا لە هەر شوێنێکی تر و هەر جوگرافیایەکی تر بارودۆخی نەخوازراوەی کە لە ڕابردووە ڕوویدا کاریگەری هەبوو لەسەرەوەی کە کۆی پرۆسەکە یاخود هەنگاوەکانی سەفەرکردن و خۆ ئامادەکردن بۆ منیش دواکەوتووە، بەڵام پێم وایە
ئێستا لە دنیای هۆیەکانی تەکنەلۆژیا و دیجیتال میدیا ئەتوانێت کە هاوکار بێ بۆی بتوانین لە دووریشەوە بێ هاوسەنگی ڕابگرن و پێم وایە ئەتوانم بە تایبەتی ئەرکی وتەبێژی فستیڤال زۆرترین خۆی لەوە ئەبینێتەوە کە تۆ با بڵێن تۆ کۆی ئەو زانیاریانە یاخود ئەو بڕیارانە یاخود هەر ڕووداوەیە هەر بابەتێک بتوانی لە ڕێگەی تۆ بە میدیاکان بگا کە منیش پێم وایە ئەتوانم ئەم ئەرکە ببینم و کەناڵی کورساتیش وەک سپۆنسەری سەرەکی میدیایی کە لەگەڵمانن پێم وایە پێکەوە هاوکارێکی باشە. باس لە میدیاکان کە ڕۆڵی میدیاکان بەگشتی چییە لە فستیڤالەیە؟ لە ڕاستیە میدیا بۆ ئێستای فستیڤالەکان و بە شێوەیەکی گشتی لە ڕابردووشە تەنها ئامرازێک نییە بۆ گەیاندنی هەواڵێک یا خود ڕاپۆرتێک. پێم وایە کە میدیا ئێستا زیاتر لەوە ڕۆڵ ئەبینێ کە تەنها گوێزەرەوەی هەواڵێک بێ بەڵکو ئەکرێت ببێتە پارتنەرێک یاخود بەشێکی سەرەکی لە دروستکردنی کاریگەری کۆمەڵایەتی بۆ هەموو ئەو چالاکیە هونەریانە. بۆیە بەڕاستی میدیا ڕۆڵێکی گرنگی هەیە و دەواازێکی زۆر بەهێزە بۆ ئەوەی فستیڤالەکان بە تایبەتی چالاکی ناو فستیڤالەکان لە جوگرافیایەکەوە بۆ ئاستی نێودەوڵەتی و جیهان بگوازێتەوە. بابەسێکی کورسات بکەین ڕۆڵی دەستگای میدیایی کورسات وەکو سپۆنسەری سەرەکی میدیایی کارەکە فستیڤالەکە ڕۆڵێکی هەیە بۆ زیاتر ناساندنی فستیڤالەکە. لە ڕاستیە بۆ من ئەمە گەر هەر وەکو ڕایەکی شخصی بێ ئەنجا وەکو تەبێژی فستیڤالەکەش تعبیر بکەم لە ڕای ئێمە سەبارەت بۆ هاو بەشێکە لەگەڵ کەناڵی کورساتە هەمانە ئەوەی کە شتێکدا هەمیشە بۆ من جێگەی سەرنجە لە نێوان یاخود لەناو ئەو فەزا و ئەو ژاوەژاوی میدیایە ئەم هەموو مۆدێلە جیاوازانەی کەیە کورسات توانیوێتی هەمیشە داکۆکی بکە یاخود بەرگری بکە لەو دروشمە و لەو شێوازە لە کارکردنەکە شێوازێکی کاریگەری بەهێزێکی نەرم و شەپۆلێکی لەسەرخۆ هەمیشە بەرگری کردووە لە مەسەلەی کولتور زمان شوناسی کوردی هەموو ئەمانە. بۆیە ئەمە جێگەی دڵخۆشی و دەستخۆشیە. مەسەلەی سپۆنسەریکردن و پشتیوانیکردنی چالاکیە هونەریەکانیش بە دڵنیاییەوە هەمیشە ڕۆڵێکی گرنگی هەبووە کورسات بۆ ئێمە مای خۆشحاڵیە و ئومێد دەکەین بتوانین لەم هەوڵەشا وەک هەموو ئەزمونەکانی ڕابرد و لە مەحەڵتەکانی تریشاکە هەمان بۆ ئەمەش ئەزمونێکی سەرکەوتوو بێ. باشە سبینێ هەفتە نوێمین فستیڤاڵی کان دەست پێکات بۆ گەنجانە یان بۆ سینەماکارانی کە عشقیان بۆ سینەما هەیە پیان خۆشە ڕۆژێک لە ڕۆژان بەرهەمی سینەمایی کوردیان هەبێت. پێتان وایە فستیڤاڵی فیلمی کوردی بێرمینگهام ببێتە دەواازەیەک بۆ ئەوەی کە خەونی ئەو گەنجانە خەونی سینەماکارانی کورد بگەێنرێتە فستیڤاڵەکانی وەکو کان و بەرلین؟ بە دڵنیاییەوە من ئەمەوێت ئەوە بڵێم فستیڤاڵەکان ئەتوانن کۆکەرەوەی کۆی توانە و بەهرە نوێیەکان بن بۆ ئەوەی کە بتوانن لە ڕێگەی وێنە و لە ڕێگەی ئەو کاریگەریە هونەریانەی کە ئەتوانن لە گێڕانەوەی چیرۆکە کوردیەکانەوە بە شێوازێکی زۆر سەرنجڕاکێش بتوانن بگەنە کۆی ئەو فستیڤاڵانەی کە فستیڤاڵن لەسەر ئاستی جیهانی ناسراون و ئەتوانن توانە و بەهرەکانی خۆیان لەوێوە نمایش بکەن و نیشان بدەن. بەڵێ بە دڵنیاییەوە من پێم وایە کە گەنجان بە تایبەتی ئێستا خوێنێکی زۆر گەرم هەیە ئەوەی من ئەیبینم لە پلاتفۆرمەکان و لە فەزای مەجازی بە شێوەیەکی گشتی گەنجانێکی زۆرمان هەن کە هونەردۆستن سینەما دۆستن و بەڕاستیش ئەگەر سەپۆرت بکرێن و ئەگەر پشتیوانی میدیایی سیاسی کۆمەڵایەتی ئابووری بکرێن ئەتوانن بە شێوەیەکی زۆر باش بچنە پێشەوانێ و کوردیش وەک هەر نەتەوەیەکی تر هەم مافی ئەوەی هەیە هەم شایستەی ئەوەی هەیە کە لە فستیڤاڵە جیهانیەکانە تواناکانی خۆی نیشان. دەستخۆشێن خان زۆر خۆشحاڵ بووین. سوپاس بۆ ئەو کاتی بێ زۆر سپاس بۆ ئێوە خۆشحاڵ بوون. دەست خۆش بێت.